کۆبوونەوەی نێوان ژووری بازرگانی سلەیمانی و نوێنەری وەزارەتی کشتوکاڵ و بەڕێوەبەرایەتی گشتی بازرگانی هەرێم و چاودێری بازرگانی و چەند لایەنێکی دیکەیە بۆ گفتوگۆکردن لەسەر گرنگیدان بە بەرهەمی ناوخۆیی و پاڵپشتیکردنی جوتیاران لە بواری گەنمدا. لێرە هەمووان کۆک بوون لەسەر ئەوەی لە داهاتوودا بنەتۆی گەنمی باش بەسەر جوتیاراندا دابەش بکرێت تا چیتر پشت بە بەرهەمی دەرەکی نەبەسرێت. ئێستا لە هەموو مەڵبەندەکانی توێژینەوە بەرەبەرایەتی توێژینەوە لە پارێزگاکان هەریەکە بە پێی تایبەتمەندی کەش و هەوای پارێزگاکان خەریکی بەرهەمێنانی ئەو جۆرە گەنمانن کە لەگەڵ کەش و هەوای شارەکان یان پارێزگاکانە بگونجێ. چەندین بنەتۆوی گەنم ئێستا بەرهەم هاتووە لە هەرێمی کوردستان کە هەم بۆ ئارد بشێ هەم بۆ ساوەر بشێ، یعنی بۆ هەموو جۆرەکانی بە پیشەسازیکردنی گەنم بشێ. بەڕێوەبەری گشتی ئاشەکانی هەرێمیش دەڵێت ئەو ئاردەی بەسەر بریکارەکانی خۆراکدا دابەش دەکرێت زۆر تەندروستە، بۆیە داوا دەکات هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لە ئاردی بازرگانی چونکە بەشێکیان کوالێتی لە ڕووی تەندروستیەوە زۆر باش نییە. لە ڕووی تەندروستیەوە کێشەمان نییە، یعنی لەم منبەرە داوا لە هاوڵاتیانەکەم ئەو ئاردەی خۆمانەکە بۆ بریکارەکان تەوزیعکرێت زۆر تەندروستتر لە ئەوەی کە نەزانین لەکوێ هاتووە. هیچ کێشێکمانێ ئاشەکان هەمووی توانیان ئەگەر گەنم بێت و ڕێگەیان بدەنێ بۆ گەنمی هاوردە بێتە کوردستان هەمویان ئەتوانێت ئەو ئاردە سفرە بکەن کە منافسی ئاردەکانی دەرەوەیە. لە ڕووی تەندروستی باشترشە لە لە بەرچاوی خۆمان هیچ مادێکی بۆی تێناکەین. هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی کە ئەو ئاردەی کە دێتە هەرێمی کوردستان بە تایبەت ئاردە بازرگانیەکە بەپێی ئەو پشکنانەی کە کراوە ڕەنگە هەندێک ماوەی تێدا بێ پێویست دەکات کە ئەگەر لە ڕووی تەندروستی و ڕەنگە زۆر باش نەبێ هەموو هەوڵەکانمان بۆیە چۆن توانین بەرهەمی ناوخۆ زیاد بکەین. ئیشمان لەسەر ئەوە کردووە حکومەتیش زۆر مهتەمە بە وەزارەتی کشتوکاڵ ئەمساڵ پارێکی باشتری بۆ تەرخان کردووە بۆ دروستکردنی سدود سەدەکان و هەروەها بۆ بتوانین ئەو زەویانەی کە هەمانە بە جوانترین شێوە بەکاری بهێنن و بتوانین بەرهەمێکی باشترمان دەستکەوێ. بۆیە لەو ڕوانگەیەوە بنەتۆوی باش بدەن بە جوتیارەکان. بەپێی ئامارێک تا ئێستا لە سایلۆکانی هەرێمی کوردستان 311,000 تۆن گەنم لە جوتیاران وەرگیراوە. بەوتەی شارەزایانی بواری بازرگانی ئەو بڕابەشی پێویستی ناوخۆ ناکات چونکە پێویستە ساڵانە 750,000 تۆن گەنم بەرهەم بێنرێت. بۆیە لە ئێستادا وەزارەتی کشتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکان لە پلان و بەرنامەیاندایە پاڵپشتی جوتیاران بکەن لە بواری گەنمدا هەم لە ڕووی کوالێتی و هەم لە ڕووی بڕەکەیەوە بۆ ئەوەی چیتر پشت بە وڵاتانی دەرەوە نەبەسرێت بۆ هاوردەکردنی گەنم و ئارد. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.